سڵاتان لێبێ و ئەم کاتتان باش من سروود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ ئەوەی لە درێژەی ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ پەیمانگاکان لە هەرێمی کوردستان باسی زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بۆ ئێوەی خۆشەویست تەواو بکەین. بەردەوامین لە ڤیدیۆکانمان بۆ ئەوەی بزانین کەمترین کۆنمرەکانی وەرگیراو لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بە پارالێل زانکۆڵاین ئێواران لە هەر بەشێک و لە هەر کۆلێژێکا چەندە تاوەکو بۆ ئەوەی خۆشەویستی باز بکەین وەکو بناغەیەک کە ئەمانە کۆنمرەی ساڵی 2022-2023 سەبارەت بە زانکۆ پەیمانگاکان بۆ ئەوەی قوتابیان و خوێندکارانی ئازیزمان لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین وەکو بەرچاوڕوونیەک بەکاری بێن و بتوانن هەڵبژاردنێکی ورد بکەن ئینشاءالله. خۆشەویستەکانم لەم ڤیدیۆیەدا لەم خشتەیەکە لە پشتمانەوەیە باسی کۆلێژی تەکنیکی تەندروستی شێخان بۆ ئەوەی خۆشەویستەکەین تاوەکو بزانین بەشەکانی چین و کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لەو بەشانە بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەندن تاوەکو وەکو زانیاری و بناغە لە لای خۆمان بەکاری بێنین. ئێوەش بۆ وەرگرتنی زانیاری زیاتر بەردەوامن لەگەڵمان لە بینینی ڤیدیۆکانمان تاوەکو هەموو زانیاریەکانمان وەربگرن و بتوانن زانیاری و داتایشی باشتان لەبەردەستا بێت بۆ ئەوەی لە کاتی پێویست سوودی لێ ببینن. کەمترین کۆنمرەکانی کە لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک کۆلێژی تەکنیکی تەندروستی شێخان هاتۆتەوە بەم شێوەی خوارەوەیە. بەشی پەرستاری زانکۆڵاینی پارێزگا 88.537 و گشتێکەی 91.636 پارالێلی پارێزگا 82.653 و گشتێکەی 89.283 بەشی تەکنەلۆژیای تاقیگەی نۆژداری کە هەمان شتە لەگەڵ شیکاری نەخۆشیەکان یاخۆت تەکنیکی شیکاری نەخۆشیەکان لە هەولێر زانکۆڵاینی پارێزگا 86.667 و گشتێکەی 90.474 پارالێلی پارێزگا 80.333 و گشتێکەی 84.3 بەشی تەندروستی گشتی کە بەشێکی نوێیە و ئێمساڵ لەوێ کراوەتەوە 81.714 زانکۆڵاینی پارێزگایە و 88.8 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 77.058 و گشتێکەی 80.002 خۆشەویستانم ئەمە کەمترین کۆنمرە بوو کە لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک کۆلێژی تەکنیکی تەندروستی شێخان بوون. ئەلبەتە سەبارەت بە بەشەکانی بەشی پەرستاری ئەوە چەند ساڵێکە هەیە و کێشەی نەبووە. بەشی تاقیگەی نۆژداری کە هەمان شێوەیە وەکو لە کاتی خوێندنەوەی کۆنمرەکانیش باسمان کرد هەمان شیکاری نەخۆشیە ئەگەر بێت و ناوە ئینگلیزیەکەی وەربگرینەوە هەر ئێمێڵتیە کاتەوە کە ئەوە بۆ خۆی کورتکراوەی مێدیکال لابراتۆری تەکنیکە و بەشی تەندروستی گشتی کە بەشێکی نوێیە و ئەمساڵ قۆناغی یەکەمی تەواو بن و واتە تەنها قۆناغی یەکەم و دووەمی ئەبێ ئینشاءڵڵا ئەگەر بەردەوام بێ و دانەخرێت ئەوە بەشێکی نوێیە و تەقریبەن وەکو تەندروستی کۆمەڵ وایە کە لە شاری هەولێر کراوەتەوە کە زیاتر با بڵێن کۆنتڕۆڵی شوێنە گشتیەکان و چێشخانە و سەرتاشخانە و ئەو شوێناناکات کە پەیوەستە بە تەندروستی خەڵکەوە هەروەها سەبارەت بە ڤاکسین و ئەو ڕێنمایانەی لە کاتی بەڵاوبوونی پەتا و نەخۆشیەکانە کە با بڵێن ئەدرێت بە هاوڵاتیان هەمویان لەژێر سەرپەرشتی و ڕێنمایی بەشی تەندروستی گشتی ئەبێت بە هیوای ئەوەی هەر بەشێک لەم بەشانە سوودی خۆی هەبێت و قوتابیان و خوێندکارانی ئێمە بتوانن لە کاتی کە کۆنمرەکانیان بەدەست دێنن ئارەزومەندی ئەم شوێنانن بتوانن بەدەستی بێنن و پڕکردنەوەیەکی وای زانکۆڵاین بکەن کە ئاوات و ئارەزۆکانیان بەدی بێنێت. بە هیوای سەرکەوتنتان ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.